ئەوەی بۆ بەرنامەی مایکرۆسۆفت 365 ڕوویدا جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کرد، بەڵام زۆر جار مەترسی هێرشی ئەلکترۆنی بۆ سەر حکوومەتەکان لە ڕێگەی و بەرنامانەوە بەکارهێنانیانەوە دەکرێت. تا چەندە ئەم بەرناماناتوان هەڕەشە بن بۆ سەر حکوومەتەکان و حکوومەت یاریمی کوردستان بە بنیادنانی ژێرخانی کتێوی دیجیتالی و ئەلکترۆنی تا چەندە کاری لەسەر پاراستنی و ئەمنیەتی ئەم بەرنامانە کردووە. لەگەڵ میوانەکەم لەسەر بابەتە قسە دەکەم بە ڕێز شکارتەی بنووری سەرۆکی تیمی بەگەڕخستن و پاراستنی سیستەمەکان لە فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری حکوومەت هێرێم لەگەڵما زۆر بەخێر بێ. بەڕێز شکار ئەوەی کە ڕوویدا لە مایکرۆسۆفت چی بوو؟ خۆیان ڕوونکردنەوەیان داوە کە ئەپدەیتێک بوو، ئایا ئەمە دەکرێت بە ئاسانی ئەوها ڕوو بدات؟ ڕاستە ئەو کێشەی کە ڕوویدا توانین بڵێن ڕاستەخۆ کێشەیەکی مایکرۆسۆفت نییە، بەڵکو کێشێکی کۆمپانیایەکی دەرەکی لە مایکرۆسۆفتە، کۆمپانیای کراودسترایک. ئەم کۆمپانیای هەڵدەستن بە پاراستنی سیستەمەکانی ویندۆز و ماک و لینکسیش. ئەپدەیتێکە لە دوێنێ با بڵین 19 مانگ ناردیان بۆ کۆمپیوتەرەکانی مایکرۆسۆفت ویندۆز، ڤێرژنی 10 و 11 لە کار خست و وەکو بینیمان هەموو ئەو با بڵین فڕۆکەخانە و بانکەکانی لە کار خست. تەنها کۆنتنت ئەپدەیتێ بۆ واتە ئەو سۆفتوێرە چەند با بڵین یاسایەک بەکارهێنێ بۆی بتوانێت بەرگری لەو کۆمپیوتەرانە بکات. لە ئەپدەیتکردنەوەی ئەو یاسایانەیە هەڵەیەکی تەکنیکی هەبووە کە بووەتە هۆی ڕیستارتکردنەوە و کوژانەوەی ئەو کۆمپیوتەرانە. لە کاتی هەڵبوونەوەی کۆمپیوتەرەکەیە عادەتەن ئەگەر کێشەکە کێشێکی کاتی بێت ڕاستەخۆ کۆمپیوتەرەکە هەڵەبێتەوە بەبێ کێشە و ئەکەوێتەوە کار. بەڵام لەبەر ئەوەی کە کراودسترایک سۆفتوێرێکی چۆنەڵی بناغەیە بۆ ئەو کۆمپیوتەرانی کە بەرگری لێ ئەکات، بۆتە هۆی ئەوەی لە کاتی هەڵبوونەوەیە دووبارە تووشی کێشە بێت و ڕیستارت بێتەوە بە بەردەوامی. بۆی ئەم کێشەیەقی بە مایکرۆسۆفت خۆیەوە نیە ڕاستەخۆ، بەڵکو کۆمپانیایەکی دەرەکیە کە ئیش لەگەڵ هەرسێ ئەمە نیگەرانێکی زۆری لێ وڵاتان دروست کرد و زەرەر و زیانێکی زۆری شەم بە کۆمپانیاکە و بە ئەوانەی کە بەکاری هێنن گەیاند. ئایا هەڕەشەی ئەم بابەتانە تا چەندە لەسەر حکوومەتەکان ئەگەری هەیە جارێکی دیکە دووبارە بێتەوە جگە لە هەڕەشەی ئەلکترۆنی کە بە بەردەوامی هەیە؟ باڵە بێگومان ئەم جۆرە کێشانە بە بەردەوامی ئەگەری توشبوونیان هەیە. کۆمپانیایکی وەکو کراودسترایک و هەر کۆمپانیایکی تر کە یارمەتیدەری حکوومەتەکان و ئۆرگانیزیشنەکانە لە بەرگریکردن لە سایبەر ئەتاک و لە بەرگریکردن لە هێرشە خۆیان ئەبێت بە شێوازێکی زۆر پرۆفشناڵانە و بە شێوازێکی کۆنتترۆلکراو ئەم ئەپدەیتانە بنێرن و بۆ 10 ساڵی پێشوش ئەو کراودسترایک تووشی هیچ جۆرە کێشەیەکی لەم جۆرە نەبووتەوانێ. بەڵام کە ئەم کێشەی ڕوویا و بەڕاستی کێشەیەکی نەخوازراوە و ئەگەری هەیە لە هەر دقەیەک و لە هەر ساتێکا تووشی هەر جۆرە کۆمپانیایکی تر حکوومەت و ئۆرگانیزیشنێکی تر بێتەوە. باش عراق و حکوومەت یاریمی کوردستان ئەم بەرنامەیان بەکارهێناوە بۆیە بە دوور بوون لەوە، بەڵام حکوومەت یاریمی کوردستان لە ماوەی 4 ساڵ زیاتری ڕابردوودا هەوڵی داوە بۆ بنیادنانی ژێرخانێکی پتەوی دیجیتالی و ئەلکترۆنی و لە زۆربەی سەکتەرەکان جێبەجێ کردووە. تا چەندە توانیوتی ئەمنیەت و سکیوریتی ئەو بەرنامانە و ئەو پلانانە بپارێزێت؟ بێگومان ئێمە وەکو فەرمانگەی تەکنۆلۆژیای زانی هەوڵ دەدەین هەموو کاتێک کە بەرگری دروست دەکەین بۆ ژێرخانی دیجیتالیمان هەوڵ دەدەین لەگەڵ یەک کۆمپانیایە با بڵین تەنسیقمان نەبێت، بەڵکو لەگەڵ چەند کۆمپانیایەکی جیاوازە کار بکەین بە بەردەوامی بۆ ئەوەی دڵنیا بینەوانێ ئەگەر هاتوو دوور بێت یەکێک لەو کۆمپانیانە تووشی کێشەیەک بوونیان یەکێک لەو جۆرە هێرشانە کرایە سەر یەکێک لەو خزمەتگوزاریە دیجیتاڵیانە بتوانین لەگەڵ کۆمپانیایەکی ترا ڕاستەوخۆ چۆنەڵی جوابمان هەبێت بۆ هێرشەکە و دڵنیا بین کە هەموو دەیتا و هەموو ئەو سۆفتوێرانەی کە دروست کراون لەلایەن فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاریەوە پارێزراون. باشە یانی تەنیا ڕێگەی تەواوە بۆی کە بتوانین پارێزراو بیت یا ڕێگەی دیکەش هەیە لە ئەگەری هەر حاڵەتێکدا دەتوان ئەو معلوماتەوە زانیاریانە بپارێزن؟ نەنە بێگومان ڕێگەی تر هەیە، تەنها ڕێگە ئەوە نییە کە با بڵین پەیوەندی لەگەڵ کۆمپانیایکی دەرەکی هەبێت. ئێمە بە بەردەوامی باک ئەپ و با بڵین کۆپی ئەو دەیتایانە لە شوێنێکی پارێزراو هەڵدەگرین ئەگەر خوا نەخواستە لە کاتی هێرشێک یاخود لە کاتی کێشەیەکی لەم جۆرە بتوانین بە زووترین کات خزمەتگوزاریەکانی حکوومەت بگەڕینەوە بۆ کاروباری ئاسایی. باشە چەند خزمەتگوزاری بەردەستن لە ڕێگەی ئەلکترۆنی و دیجیتالیە لە کام سێکتەرەوە زیاتر توانراوە کاری لەسەر بکرێت؟ چەندە گرنگ ئەمە بۆ حکوومەت؟ بەڕاستی جەماعەتێک با بڵین بەرنامەی زۆر خراوەتە بەردەستی دام و دەستگاکانی حکوومەت بۆ ئەوی بتوانن خزمەتی هاوڵاتیانی پێ بکەن. وەکو ژمارە ناتوانم ڕاستەخۆ بڵێم 10 دانەیە 20 دانەیە 100 دانە، بەڵام بەرنامە و پرۆگرامی زۆر خراوەتە بەردەست فەرمانگەکان بۆ جێبەجێکردنی کارەکانیان. یەکێک لە گرنگترین پرۆژەکانی حکوومەت کە کراوە پرۆژەی ڤیزە بووە، ئیڤیزەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوی کە بتوانن خەڵکانی بیانی و گەشتیاران کەیان بۆ کوردستان بتوانن لە ڕێگەی ئۆنلاینەوانە ڤیزەی خۆیان وەربگرن و وەکو ئاگاداریش بین لەو هێرشەی لەو کێشەی دوێنێ ئەو سیستەمە هیچ کاریگەریەکی لەسەر نەبوو و
هاوڵاتیان توانیانە بەبێ کێشە ویزەکانی خۆیان وەربگرن. کەواتەم ڕێگەی زۆر سەلامەترە لە ڕێگەکانی پێشووتر کە بەکار دەهێنرا. ئێستا لە زۆربەی فەرمانگەکانی حکوومەت بە ڕێگەی ئۆنلاین و دیجیتالی کار دەکرێت، ینی بە ڕێگەی ئەلکترۆنی داتاکان هەموو بەردەستە هاوڵاتیان ئاسانتر دەتوانن ڕۆتینات کەم بۆتەوە، کەواتە دڵنیای لێ هاوڵاتیان هەیە لە بەکارهێنانی ئەم جۆرە بابەتانە. بێگومان ئەم جۆرە بە دیجیتالکردنی ئەم پرۆژانە نەک تەنها ئاسانکاری بۆ بەکارهێنەران و بۆ دام و دەستگاکان خۆشیان ئەکات، بەڵکو پارێزراو ئەبیت لە زۆر کێشە وەکو بۆ نمونە سڕینەوەی دەیتا یاخود ونبوونی دەیتایە لە کاتی خوانەخواستە کێشەیەکی سروشتیە چوزانم ئەگەر بێت و باران بێدیان شتێک ئەو سەرڤەرانی کە لە دام و دەستگاکان دانراون ئەگەری هەیە تووشی سووتاندن و کێشە ببن، بەڵام ئەگەر بێت و دیجیتالی بێت و هەمووی سنترالایز لە لای فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری بێت تاکی دەبینەوەی کە تووشی و کێشانە نابێت. باشە، فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری تا چەند هەنگاوی بەرەو بە دیجیتالی کردن و هەروەها پاڵپشتیکردن لەو هەنگاوانە کردووە کە ئێستا لە ئاراستەی بەتەواوەتی جێبەجێکردنی پرۆژەکەدا هەیە. بەرنامە و پلانی داهاتوو چییە؟ ئێمە 100% پشتگیری ئەو ڕوانگەیە ئەەکەین و بە بەردەوام لە هەوڵداین بۆ بەرەو پێشبردننی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی دیجیتالیوانێ و هەر فەرمانگە و هەر با بڵین لایەنێک کە هاوکار بێ لەگەڵمانە ئێمە دوو ئەوەندە هاوکارە بین لەوەی کە پێشکەوتنی دیجیتالی بەرپەسکەین. باش، هەرێمی کوردستان نزیکە لە پێشکەوتنی دیجیتالیەوە لە جێبەجێکردنی و هەنگاوانی کە تا ئێستا بەشێکی زۆری جێبەجێکراوە. بێگومان، ینی ئەتوانم بڵێن لە چاو 5 ساڵی پێشوە پێشکەوتنێکی یەکجار ینی بەرچاو هەبووە لە بەرەو پێشبوونی دیجیتالی و ئینشاءالله لە ماوەی داهاتووشە بەرەو پێشبوونی زۆر زیاتر بینین. زۆر باشە. بەڕێز شکارتەیە بنووری سەرۆکی تیمی بەگەڕخستن و پاراستنی سیستەمەکان لە فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری، زۆر سپاس کە لەگەڵمان بووی. سپاس.